ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری یەکەم بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەم لە ناو سۆدۆیاکەم هەڵبەت لە 2 ساڵی 1970 یەکێتی هونەرمەندان دامەزرا هەر لەو کاتەوە تاوەکو ئێستا چەندین چالاکی لە بوارە جیاوازەکاندا ئەنجام داوە ئەمە سەرڕای ئەوەی کات چەند کۆنگرێکی ئەنجام داوە بۆ قسەکردن لەسەر دامەزراندنی کە هەڵبەت وەگاماژەم پێیا لە 2 کە ساڵی بێتە 42مین ساڵ یادی دامەزراندنی یەکێتی هونەرمەندانی کوردستان بە سوپاسەوە لە ستۆدیۆ دکتۆر ڕۆژگار کەمالم لەگەڵا ئەندامی ئەنجومەنی سەندیکای هونەرمەندانی کوردستان و لێپرسراوی لقی سەندیکای هونەرمەندان لە شاری سلێمانی. دکتۆر بەیانیت باش، سپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانی ئەوەش باشتر، زۆر سپاس بۆم دەفەتش. پیرۆز بێ لە تۆ و لە سەرجەم هونەرمەندان. زۆر سپاس، زۆر سپاس. دکتۆر بالەوە دەست پێ بکەین، ئەم ساڵ بەنیازن لە ساڵیادی دامەزراندنی یەکێتی هونەرمەندان چی بکەن؟ هەڵبەتە من سەرەتا پیرۆزبایی ئەم یادە مەزنە و دامەزرانی سەندیکای هونەرمەندانی کوردستان لە سەرجەم هونەرمەندانی پارێزەکانی سلێمانی و پارێزگای دووەک و پارێزگای هەولێر و پارێزگای هەڵەبجە و پارێزگای کەرکووک و هەموو ناوچەی دارەکانی و گەرمیان و ڕاپەڕین و زاخ و سەرجەم هونەرمەندان بەبێ جیاوازی لەنێوان ژانرە هونەرەکانی وەکو شان و سینەما و میوزیک و شێوەکاریەکەم هیوایەوە خوازم کە بەردەوام لە کار و پرۆژەی چاکتر و باشتر و جوانتر و بەپێستر. هەڵبەتە ئێمە وەکو لقی سلێمانی سەندیکای هونەرمەندانی کوردستان بۆ ئەم یادە بێگومان چالاکیشی بەرفراوانمان لە ئامادەباشیدایە بۆ ڕۆژی یەکشەممە کە تەسادوفی 5 مانگە کات 5/1/2025 کە ئەژمێر 3 لە هۆڵی مۆزەخانی نیشتیمانی ئەم نەسوورەکە کە کارێکی یاخود پێشانگایەکی بەرفراوانی شێوەکاریە کە زیاتر لە 80 هونەرمەند تایە بەشدارە لەو پرۆژەیەدا. بەڵێ دکتۆر بۆ لەوادی خۆیان نەتانکردیان مەبەستان بوو کە ڕۆژی یەکشەمە بێت؟ وەڵاهی لە بڕووی کاتەکەی هەڵبەت مامانتوانین لەو کاتە شابێت لە 2 باڵێ ئەمڕۆکات، بەڵام لە بڕووی ڕۆژەکەی تر پشوو و خەڵک بەڕاستی هەندێکی زاماتی تایبەتی و خێزانی خۆیان هەیە بۆ یەکەمانە سەرەتای هەفتەی داهاتوو بۆی کە هەم بینەران و هەموو توێژەکان ئامادەی ئەوان تیابێت کە کار و ئەو پرۆژە ئەو بەرهەمە تایبەتانە ببینین لەو ڕۆژە. ئێمەش بەهیوان. دکتۆر لە کاتی پیرۆزبایەکەی باسی هەڵەبجە و دووهۆک و سلێمانیت کرد، هەولێر و پرسیارەکەم ئەوەیە وەکو لەق ژگە لەم شوێنانی کە باست کرد لە شار و شارۆچەکانیش هەتانە یاخود بەنیازن لە ساڵی 2025 لقی زیاتر یان نوێنەراتی زیاترتانە بێت؟ هەڵبەتە ئەمەمان بیر نەچێت سەندیکای هونەرمەندانی کوردستان جێگە و پێگە و مێژوویشی گەورە و جوان و ڕابردوویشی باشی هەیە بەڕاستی، چکە هەمیشە ئێمە شانازی بە ڕابردووی سەندیکای هونەرمەندانی کوردستانەکەین. ئەتوانم لەم سەندیکای هونەرمەندانی کوردستان کە لە ساڵی 1983 کە و کادیشێتی هونەرمەندانی کوردستان بوو هەر لەگەڵ دەستپێکی شۆڕشی نوێە یەکێتی هونەرمەندانی کوردستان لەو کاتە کە بەڕاستی پێگەیکی باشی هەبووە، ڕۆڵێکی گرنگی هەبووە و ئێمە هەمیشەوە لەبیر ناکەین کە لەو سەردەمانەیە بەڕاستی و ئێستاش یەکێتی نیشتیمانی کوردستان و تایبەت ڕەحمەتی هەواڵ مامجەلال کە داکۆکی کار و پشتیوان و هاوکاریکی تەواوی ئەم سەندیکای و ئەم ڕێکخراوە بووە، هەرچەنە ئێمە هەمومان ئاگاداری ئەوەین کە لەو کاتەیە هەتا ئەتوانم بڵێم هەم شێڕۆشی نوێ و هەمیشێتی نیشتیمانی کوردستان لەو کاتەشا کە توانایشی مادی باشی نەبوو لەو کاتەیە، بەڵام هەموو دامیشی تەواوی ئەم سەندیکا ئەم ڕێکخراوەی کردووە. بۆیە ئەتوانم بڵێم ئەم سەندیکا لەو کاتەوە تاوەکو ئێستا بەردەوامی هەبووە و پێگەیشی گرنگی هەبوو. ئەمە وای کردووە کەم گرنگیە کە لە هەموو شار و شارۆچەکانە کە لقی هەبێ و نووسینگەی هەبێ. ئێمە هەموو لەو پارێزگانی کە هەیە لە ئێستا بڵێ هەمووی لقی هەیە و نوێنەرایەتی سەندیکای هونەرمەندانی کوردستان هەیە و بیر لەوەش کراوە تەوانێت کە ئینشاءڵڵا لە داهاتووترا هەندێک ناوچەی ترمان هەیە، هەندێک داری سەربەخۆی کەمان هەیە کە وا بکرێ لە ئیدارە سەربەخۆکانیشا لەوانە لقەکان بەرفراوان بکرێت، ئەگەر نا بڵێ لە هەموو پارێزگاکانە سەندیکای هونەرمەندانی کوردستان لە ئێستا لقی خۆی هەیە. باشە دکتۆر، لەو لقانی کە ئاماژەت پێ سلێمانی بێ، هەولێر بێ، دووەک بێ، هەڵەبجە بێت، پسپۆرەکان چین یاخود چەند ناوەند لەخۆگرێت لەبەرەوەی کە ئێمە لە بواری هونەرا لە شوێنێک بۆ شوێنیش کە جیاوازە؟ بەڵێ جیاوازەکە تەنها ئەوەیە کە ئێمە خۆی بواری هونەر کۆمەڵێک لە کۆمەڵە ژانری هونەری جیاوازە بینێتەوانێت کە پێکاتون لە شانۆ، سینەما، شێوەکاری و میوزیک. بۆیە توانم بڵم لە سەرجەم لقەکانە
ئەم ناوەندە هونەریانە بوونی هەیە و پسپۆرەکان بەسەر ئەم ناوەندەیە دابەژە بن و ئەندامان بەپی ئەم پسپۆری ئەم ناوەندە هونەریانە وەرەگیرێ لە سەرجەم لقەکانە. دکتۆر شێوازی وەرگرتنی ئەندام چۆنە لە ئێستا؟ لە ڕاستیا هەڵبەت دەم پرسیارە زۆر جارەکرێت ئێمە ئەو ئەندامانی کە لە سندیکای هونەرمەندانی کوردستانە وەرەگیرێ بەسەر دوو توێژدا بەسەر دوو بەشدا دابەژە بن و کە مافی ئەندامبوونیان هەیە لەم سندیکایە خو لە لقەکانە بەشیشانەوانن کە دەرچووی فێرگە هونەرەکان و هونەرمەندانی ئەکادمی سمبۆل و دەرچووی پەیمانگای جوانەکانی کۆلێجی هونەری یاخود دراساتی ئەولیا و ماجستێر و دکتۆران و تاگاتە پرۆفیسۆر ئەمانە ئەبنە ئەندامی سندیکا و کە ئەتوانم بڵێم ئەمە ئیشیشی ترە لەو شانازەی کەم سندیکایە هەیەی بە بەراورد بە سندیکاکانی تر زۆرترین ڕێژەی ماجستێر و دکتۆرە و پرۆفیسۆر لەم سندیکا ئەندامە بەشێکی تریشان بۆی کە هەم هونەرمەندان و بەهرەمەندان گوێبیستی ئەمە ببن کە واتە تەنها ئەوە نییە ئەم بەڕێزانە بۆیان هەیە ئەندام یاخو مافی ئەندامبوونیان هەیە لەم سندیکا نەخێر بەهرەمەندانی یاخود ئەو هونەرمەندانی کە دەرچووی فێرگە هونەرەکانین بەڵام توانایکی باشیان هەیە هونەرمەندی چاک کار و چالاکی و ینی توانایکی زۆر بەرزیان هەیە ئەمانش بە هەمان شێوە مافی ئەوان هەیە کە داوا پێشکەشەکەن و دەمنە ئەندام لەم سندیکا دواتر کە داوا پێشکەشەکەن ناو سندیکای هونەرمەندان و بەپی پسپۆرەکە بەپی ناوەندەکە هەر ناوەندەی لیژنێکی خۆی هەیە هەڵسەنگاندن بۆ کارە هونەرەکانیەکەن بە پێی ئەم کار و بە پێم چالاکیانە پلەبەندیەکە بەڵێ پلەبەندێکمان هەیە کە ئەندامی هاوکاری و ئەندامی کارامان هەیە بەپی چالاکیەکانی بەسەر و پلەبەندیەشە دابەژەکرێت و بە ئەندام پەسەند دەکرێت لە ناو سندیکای هونەرمەندانی کوردستانە. بەڵێ دکتۆر ڕۆژگارە پرسم بە شێوەیەکی گشتی تا ئێستا چەند کۆنگرەکراوە هەڵبەت مەبەستمە لە 83 و دوای ڕاپەڕینیش دوای یەکگرتنەوەی هونەرمەندانیش. بەڵ وڵا من پرسیارەکە بە جۆرێککە لەکەمەوانێ هەڵبەتە کۆنگرە کراوە بەڵام ئەوەی کە با بڵین ماوەتەوە یاخود پێویستە بکرێت لە 2011 کۆنگرە نەکراوە بۆی پرسیارەکە بەم جۆرە لە یەکەم کە هەڵبەتە وەکو سندیکا چەند جارێک بەڕاستیمە خۆمان وەکو ئەنجومەنیش داوامان کردووە وەکو لە خەکان داوامان کردو هەرچەنە من بەش بە حاڵی خۆم ینی ماوەی 3 ساڵ تقریبان 3 ساڵێکی تێپەڕانووە من بەرپرسیارەتی و لە خەمەرگرتووە پێشمە هەندێک بەڕێزی کەی لێ بۆ بەرپرسیارەتی و شوێنیان لە ئەستۆ بووە یەتر بۆی هەندێک باری تەندروستی ئەوە ناتوانیوە بەردەوامن بەڵام هەندێک لە هاوڕێیان تر بوون بە تاو لەو کاتۆ تاوکو ێسار بەردەوامن لە خزمەتکردن ئەم کۆنگرێ بەڕاستی نەکراوە و پێویستیشە بکرێت لە بروی کە تۆ لە هەموو شوێنەکە خۆی بەتاکیدەوە بەشێکی ئەو بەشێکی سەرەکیە لەم با بڵین لایەنە مادیەکە چکە سندیکای هونەرمەندانی کوردستان لە ئێستا بەڕاستی هیچ منحەیەک و هیچ هاوکاریشی حکومی و لایەنی پەیوەندیداری نییە سەرباریەوەی کە کۆمەڵ هەنگاوی باشی بڕی چکەوەمان بیر نەچێت بە سندیکای هونەرمەندانی کوردستان پێشتر دوو ڕێکخراوی جیاواز بوو لە ئێستا هەموو ئەو ڕێکخراوان هونەریانی کە تابەت بۆ بە ئیشێتی هونەرمەندان و هەوانی کە لە پارێزەکانی تریشە بۆ یەکیانگرتەوانی و دواتر سندیکایشی بەرەی کە ناوی لێنرا سندیکای هونەرمەندانی کوردستان و پێگەێنرا و دروستکرا هیوادارین لە داهاتوو یاخو لە داهاتوویش نزیکێشا و کۆنگری کۆتا بکرێت و جاریشی تر ئەم ڕێکخراوە ئەبدیت کرێتەوانێ و لە هەمووی گرنگتر ئەوەیە چکە بەڕاستی ئەوەی کە بۆم سندیکایە گرنگە ڕەنگە گۆڕینی دەموچاو نەبێ بەقەدەوەی کە پێویستی بە هەندێک دام و هاوکاری هەیە کوردەڵێ نەشی سووتێ و کوردەڵێ نەشی سووتێ و نەکەبابێ مە لە ئێستا دەستی خۆمان سووتاوە ڕاستی یعنی پێویستی بە کۆمەڵێک لانی پاڵپشتی هەیە ئەم سندیکایە چکە بەوانە نەبێ بەڕاستی ڕەنگە کۆنگرەکەش وەک پێویست هیچ گۆڕانکارێک بۆ پێویست نەگۆڕێ کە پێویستە چکە سندیکای هونەرمەندانی شەکە لەو سندیکایی کە زۆر کاریگەرە بەڕاستی هەمومانە زین کە هونەر هەرچەندێک تۆ پژوێ بخرێتتر ئالانی پەیوەندیدارە حکومەتە هەمیشەم ئەم بوارە خۆی هەرگەشێتەوانێت چکە هونەر ناتوانێت دیانی هەر چۆنێ فرامۆشی بکەی ئەم لە هەموو شوێن چکە تۆ کاچیتە شارێک هەش دەوڵەتێک هەر شوێنێکەوە بەڕاستی لە هونەرەکەەوە سەیری پێشکەوتنی و شوێناکەیت یعنی ئەتوانم بڵێن پێگەیشی گرنگی سندیکای هونەرمەندانی کوردستان بەڵام پێویستە ئاوڕێکی جدیتر لەم لایەن و لەم سندیکای و لەم ڕێکخراوە بیرێتەوانێت. بەڵێ جا دکتۆر ڕۆژگار من پرسیارم لەسەر منحەکە هەیە بەڵام پێش ئەوەی ئەو پرسیارە لێ بکەم مەبەستمە ئەوە بزانم هیچ هەماهەنگێکتان نەبێت لەم ساڵدا یاخود هەماهەنگیتان هەیە لەگەڵ لقی هەولێر و دووهۆک و هەڵەبجە بۆ ئەوەی بکرێت لە داهاتوێکی نزیکە کۆنگرە ئەنجام بدرێت وەک جەنابەت ئاماژە پیا لە 2011 نەکراوە هیچ هەوڵێکەیە هیچ هەماهەنگی و پەیوەندیەکەیە لەو بارەوە
لە ڕاستیا ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەبێ ئەوی پەیوەندی بە ئێمەوە هەبێ وەکو ئەنجومەن وەکو سندیکا و وەکو لەخەکانەوە بڵێ ئەو کۆنتاکتە هەیە و پەیوەندیە هەیە لە نێوان خۆمانە بە تایبەت ئەو کۆبووانی کە لەسەر ئاسی سندیکا ئەکرێ لە هەولێرەکرێ وایە بۆکم بە نووسراوە هەڵبەتە داوامان کردووە کە با بڵێن کۆنگرە بکرێ یاخود گۆڕانکاری بکرێ هەڵبەتە گۆڕانکاری تەنها کۆنگرە نەک تەنها بۆ مانای تەنها گۆڕنی ستافێ بێ کۆمەڵک داواکاری و کۆمەڵە پێشنیار هەیە بۆ باشترکردن چکە تۆ هەموو شتێک هەر شتێک هەچ هەنگاوە گەندرێ هەچ پێشنیارە گەێنرێ یاخود تۆش کارێکەکەی بە تمۆحی ئەوەی کاشتی باشتر بکرێت بۆیە تۆ پێشنیاری زیاتر دێ بەڕاستی بۆی کە هەنگاوی باشتر بێ بەتایبەت لە بواری هونەرا چکە بوارێکی زۆر قوڵە بەڕاستی لەبەرەوە بڵێ داوا کراوە و داواشمان کردووە تر هیوادارین ئینشەڵا لە دەرفەتێکە یاخود لەم ساڵە پێم وایە بەڵێ پێم وایە کە بکرێت. شێوازی وەرگرتنی بەشداربووان لە کۆنگرەیە چۆنیان هەڵبەت هێشتا زۆر باز لەو کرێ بەڵام لە 2011 دوایمی کۆنگرەکرا شێوازی وەرگرتنی بەشداربووان چۆنە ئەوانی کە بەشداری لە کۆنگرەیەکەن من بەش بە حاڵی خۆم وەک لە ئاماژەیەکم بۆ کرد کە ڕەنگە فتەیشەوەنە نەبێکم لەم سندیکایە وەکو سافی کاژێر وەکو سەرۆشی لە کارەکەم بەڕاستی ئەو کاتە من لە کۆنگرەیان نەبووم هەچەنە هەندێک لە هاوڕێیانم لێوە بوون بەڵام بە پێوزانیاریانی کە هەمە ئەو سافانی کە لە کۆنگریا بەشدار بوونەوە بەفسیارەتیان وەرگرتووە لەو کاتەیە بەپی نیسبەیە دابەژەکرێ ئەو کاتەوە بڵێ بەپی ڕێژێت دابشکراوە بۆن منە نیسبەی سەتی بووە چەند بەرەم شاراکەوت چەند بەرەو شاراکەوت چەند بەرەم شاراکەوت ئەو ڕێژێ دابەژەکرێ بەسەر ڕێژەی بەشداروی ئەندامەکانە ئەمە لەو کات ئاوا کراوە بەڵام لە ئێستا ئەرۆکو بەڕێز داماشۆ پێکرد کە ڕەنگە جارمە تۆزە پێشوەختی ئەوێ بەڵام ئیتر ئایا بەم جۆرەیانە بێ یا بە پلانی میکانزمیشی ترە بێ ئەویان بەڕاستی لەم کاتیا بەڵام ئەوە لەو بیانی ئەمە یەکێکە لەو ڕێگەیانی یاخود بەکار هاتووە ئیتر ئایا میکانیزمی ڕەنگە باشتریش هەبێ بۆ نمونە بەکار بێنرێ ئیترەکەوێتە ئەو لاسە ئەو کاتی کە بڕیاری لە سێنشکە بەڕاستیە بێ هەموو پارێزگاکانی تریش ڕێیان لەسەر بێت. بەڵێ چابا بینە سەر میحەکە دکتۆر هەڵبەت بەڕێستان ئاگاداری ئەوەن سندیکە هونەرمەندانی عێراق منحەیان هەیە تەنانەت ئەندامەکانی بۆیان هەیە لە بانک پارە ڕاکێشن یا سیارە ڕاکێشن ئاسانکاریکەیان بۆ کراوە یا لە کۆتایی ساڵا منحەیەک هاوکاریەک وەرەگرن لەو بارەوە هیچ داواکاریەکتان نەکردووە چ لە وەزارەتی ڕۆشنبیری خۆمان بێت یاخود وەزارەتی ڕۆشنبیری عێراق بێت هەماهەنگیەک ئەگەر ئێستاژنا لە داهاتوە منحەیەکی لەو جۆرە بۆ هونەرمەندانی کوردستان دابین بکرێت لە ڕاستیە سندیکا ئەوە هیچ پێویستی بەوەی کە پاڵپشتێکی باشێ بەتایبەت لایەنە مادیەکە چکە تۆ هەتەنها لایەنە مانەوەکە گرنگ نییە بەڕاست سندیکا لە 2004ەوە ئەو کاتێک کە شەڕی نەخوازراوی داعشڕیاوە ئیتر منحەی سندیکای هونەرمەندانی کوردستان نەماوە هەتاوەکو ئێستاشی لەسەر بێ هیچ هاوکاریشی نییە بەڕاستی زۆرمان داوا کردووە بە داواکردن بە نووسراوە بە زۆر ڕێگە بەکارهێنراوە بۆ هاوکاریکردن و داواکردنی بەڵام بەداخەوە دیارە سندیکای هونەرمەندانی کوردستان یاخود هونەرمەندان و کاری هونەری و پرۆژەی هونەری ڕەنگە بۆ حکومەت ئەو گرنگجێی نەبێت چکە بەڕاستی ئەم لایەنە زۆر فەرامۆش کراوە لە ناو حکوومەتە هیچ بەڕاست دیارە شتی تر هەیە گرنگترە بۆ حکوومەت وەکو لە کاری هونەری و پرۆژەی هونەری و تایبەتر سندیکای هونەرمەندانی کوردستان وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد خۆ سندیکای هونەرمەندانی کە لە بەغا هەیە و لە عێراقا هەیە ئەوەی کە منحەیەکا و دامیەکە بەڕاستی حکومەتی عێراقەکە پاڵپشتێکی باشیانەکە دەستگیریشی باشیانەکە بەداخۆ ئێمە لێرە هیچ پاڵپشتێکی نییە هیچ هاوکاریی مادی نییە هیچ منحەیەکی نییە ئەوەی کە کرێت هەمووی بە جوودی شخصی خۆمان و بە عیلاقاتی شخصی خۆمان و بەپی پارێزگاکانی ژەکرێت بۆ نمونە ئێمە لە خەکەی من لە ناو پارێزگای سلێمانی ئەوەی کەیکین هەمووی بە جوودی شخصی خۆمان و پەیوەندی هەمانەجا یا لە ڕێگەی کەسایەت یا لە ڕێگەی حیزبۆویە کە دامیەکردن و هاوکاریەکردن و پرۆژەکانی پێجێبەجێکردن چکە ئێمە هەمیشە وتومانە کە کاری هونەر وایە بەڕاستی ئەگە بێت ێستا بەراوردی پرۆژی هونەری بکەی بۆ فترەی ڕەنگەم قسێ بنازانم ڕەنگە زۆر باشیش نەبێت کە ئاماڵم بەس واقع وایە بەو کاتی کە منحەی هەبوو سندیکای هونەرمەندان کەسەیج منحەیەکی نییە زۆرترین چالاکیشمان کردووە لە ئێستاە بۆیە بە تایبەت ئەمە نەبێت تەلایەنیشی ئۆنسۆری ئەم شارە هەرچۆنێ دەستی لێ بگریتەوانێ
زیاتر گەشت ئەبێتەوە زیاتر کاری باشتر جوانتر ڕاستە شتەکان زۆر لە ئاسی تمۆحانین بەڵێ بەڵام زۆرترین چالاشی بڕواتانە بە بەراورد بە پارێزگاکانی تر لەم شارە ئاکرێت تەنانەت لە ڕێژەی ئەندامبوونیشەوە بە تایبەتەن فترەی کە من لەگەڵ هاوڕێیانمە کە من دەستخۆشی لەوانیش دەکەم لە دەستەی باڵای لە قیسلێمانی ئەندەم فتریا کێمە کارمان کردووە یعنی لە هەموو کوردستانە ئێستا زۆرترین ڕێژەی ئەندام لە لەقەکەی منە هەیە لە ناو پارێزگای سلێمانیە من سوپاسی هەموو ئەوانە ئاکەم کە بە هەر جۆرێک هاوکارمان بووین هاوکاری هونەرمەندان سندیکای هونەرمەندان تایبەتر لەقەکەی ئێمە لە ناو پارێزگای سلێمانیە کە هەر چۆنێ بێ ئەگەر سندیکای هونەرمەندان بەهۆی ئەو بئیمکانێتە مادیە یاخود ئەوەی کە بۆ حکومت بەڕاستی زۆر گرنگ نەبووە کە هاوکار بێ هەرچەندێ سندیکا خەویە بەڵام بەردەوامە بەڵام بەردەوام کار و پرۆژ چالاکییان هەیە و بە تایبەت لەقی سلێمانی مان لە هەموو بوارەکانە بەڕاستی کارمان کرد بە تایبەتەن فترەی خۆم کە لەگەڵ هاوڕێیانە کارەکەین لە کاری سینەمای و کاری کورتە فیلم و کاری ئیشی میوزیک و پێشانگا و ڕێزلێنانی هونەرمەندان و بەسەرکردنەوەی هونەرمەندان و هۆگرتنی هاوکاری بۆ هونەرمەندان و ڕاستە ئەمانی کە ینی بۆ هەموو جوزئەکان ئێمە دەستمان بۆ بردو و کارمانتیا کردو بەڵام لە ئاستی تموحی ئێمانیە بەڕاستی چونکە هەمومانی کەمە کارمانتیا کرد ئەبێ زیاتر کاری تیا بکە ئەبێ چکە هونەرمەندانیەوە بەڕاستی ڕێژەیەکی زیاتر و حەقی خۆشیانە هونەرمەندان داواکاریان زیاترن بە پیوەزمنەی کە خۆم هەمە لەم فترەی سێ ساڵ و نیوی کە لە ناو لەقی سلێمانیان ڕاستە سندیکای هونەرمەندان سندیکایەکە بۆی کە داکۆشی لە هونەرمەندان کە یاخود هونەرمەندانگە داوایش کاتێشتی ئەسکاڵاگەوە بێت و داکۆشی لە مافقەکەی بەڵام لە ئێستاە ینی من فیدباکی ئەوەی کە من دیمە زیاتر هونەرمەندان بەڕاستی دامی ئەبێت هاوکاری ئەبێت پیویسی بۆی هەیە کە تۆ پرۆژەیەکی هەیە دامی لاەنە مادیەکەی بکە اینجا هەرێکێک لە ناوەندە هونەرەکان بێت ینی پێویستیان زیاتر بەمێ داواکاریەکان زیاتر بەمێ بە بەراورد بۆی کە تۆ داکۆشی لە مافێشی بکە یاخود پاڵپشتی یا پشتگیرێکی بەبێ هاوکاری و سپۆرتیش ئەستەمە تۆ بتوانی داهێنام بکەیت بەدڵنیایی بە تایبەتەن بارودۆخی ئێستا بەداخەوە بەڵێ دوکتۆر ئەوەندە بزانم بەشێک لە هونەرمەندان یا ڕێژێکی دیاریکرا بڵێن ئەندامن لە سندیکاش بەڵام لە بەغاش فۆرمیان پڕکردوێتەوە و بوون بە ئەندام یاخود هەیە ئێرەشی نییە هانا بۆ ئەوەیە بات هەل لەبەر پێناسەکە و لەبەر مینحەکە وەگامەژم پێ ئەوەی کە لێرە ئەندامە و لێوێش داوای ئەندامێتی کردووە هیچ گرفتێک خۆی لە ڕاستیە ئەگەر ئێمە بە پێی پەیڕۆ قسە بکەین چکە تۆ کاتێک کە کۆنگرە ئاکرێ پێی ڕێوێکدانرێ کۆمەڵک بەرگە و یاسادانرێ و کاری لەسەرکرێ بەپی ئەوەی کە لە پەیڕەوە هەیە کێمە قسە لەسەر پەیڕەوەکەین بە پێوی لە پەیڕەوی سندیکای هونەرمەندانی کوردستانە هەیە ناتوانی تۆ لە دوو سندیکای هاوشێوەدا بیت بە ئەندام بەپێی ئەوە ڕێگە پێیراو نییە بە پەیڕەوە بەڵام کاراسانیشی تیا کراوە ناوچە دابڕێ و داوراوەکان ئەوانە بۆیان هەیە بۆ نمونە لە پارێزگای کەرکووک ئێمە لەخمان هەیە لەوێ و لە هەمان کاتیشە مەسەن سندیکای هونەرمەندانی بەغا نەقاوی فەنانی عێراق ئەوانیش لەقیان هەیە لەوێ بەپی پێڕەوەکە کاراسانێک کراوە بۆ کاراسانێکمان کرۆ بۆی ئەوان بۆیان هەیە کەرکووک خانەقین ئەمانە بۆیان هەیە بۆی هەموو کولانێکی کە تەنسیقێکی باشترمان هەبێ بەڕاستی هەم لەگەڵ ئەوانیشە و کۆنتاکتە هەبێ بەڵام وەکوی منیش و بەڕێستیش و هەمومانەوە ئازانین بەڕاستی زۆرێک لەو هونەرمەندانی کە ئەبنە ئەندام یاخود داوای ئەندام بوون لەوێژەکەن وەکو لایەنە مادیەکەی ڕەنگە بە دیوێک لە دیوەکانە حەقی ئەوان هەبێت چکە ئەو بیلەوا کاتەوە ڕاستی کاری شوونەی پرۆژەی شوونەری وەکو کە لە سەرتا ئاماژەم پێکرێت پێویستی بەدامێکی هەیە بۆ پرۆژە هونەرەکەی بە حەقەت بۆ پرۆژە کارەکانی ئیتر بەپێی پسوەرە جیاوازەکان کە لێستا سندیکا وەک پێویست نەتوانێت ئەوە بکات چکە بەڕاستی کانێتی سندیکا توانای ئەوەی نییە لە کوردستانە کە من حی بۆ نمونە مانگانە یا ساڵانە با بە هونەرمەند لە بڕەپارێکی تر ئەو ئازادە لوی کەچی کاریش هونەری پێ بکات لێستا سندیکا ئەو توانایی نییە بەڕاستی هەرچەنە کۆمەڵشتی باش کراوە لە ناو سندیکا لە ڕووی مستەفید بوونەوە لە ڕووی نازام دابشکردنی شوقە و دابشکردنی زەوی کۆمەڵەکەم شتانە لە ڕابردووە کراوە بەڵام بۆکو پێم وتن کە کۆمەڵە کشتی تر هەیە کە پەیوەندی بەلایانی پەیوەندیدارەیە لە ئێستادا پشتگوێ خراوە بەڕاستی و کاری لەسەر ناکرێت بەڵام زۆر داوامان کردووە ینی زۆر ڕێگەمان گرتووەتە بەداخەوە ینی حکوومەت هاوکاری سندیکای هونەرمەندانی کوردستان نییە.
بێوای چارەسەرکردنی گرفتەکان لە داهاتوویەکی نزیکدا هیوادارم لە بەڕێست و سەرجەم هونەرمەندانی کوردستانەکەم بە هیوای داهێنانی زیاتر لە سەرجەم بوارەکاندا بەڕێز دکتۆر ڕۆژگار کەمال ئەندامی ئەنجومەنی سندیکای هونەرمەندانی کوردستان و سەرۆکی لقی سلێمانی سندیکا سپاس لە ستودیۆ لەگەڵمان ئامادە بیت و کاتی خۆت بێمە بەخشی. سپاس بۆ ئێوە، سپاس بۆم دەرفەتە. دووبارە منیش پیرۆزبایی لە سەرجەم هونەرمەندان و ئازیزان و خۆشەویستان مەکەم لە سندیکای هونەرمەندانی کوردستان و تایبەتی لە ناو پارێزگای سلێمانی بە هەر چوار ناوەندە هونەرە جیاوازەکەەوە. سپاس بەخێراتن. زۆر سپاس.